لا بارەی کاراکردنەوەی لێژنەی باڵای مادەی 140 لە سۆدیۆمیانداری بەڕێز دژوار فایق بەرپرسی بۆردی مادەی 140مان کردووە. بەڕێز دژوار فایق بەخێر بێت. زۆر سپاس باوادەبوونت. پێش ئەوەی ئەو لیژنەیە کارەکانی ڕابژیرێت توانی چی بکات؟ ئەو لیژنەیە توانی قەرەبۆی ژمارەیەکی زۆر خەڵک بکاتەوە ئەوانەی لەو ناوچانە مەشمول بوون بە ڕێنمایی و بڕیارەکانی مادەی 140 خەڵکانێکی زۆر کوردەکان بە 10 میلیۆن عەرەبە هاوردەکان بە 20 میلیۆن قەرەبۆ کرانەوە. بەڵام بەداخەوە شەڕی داعش هاتە پێشەوە بارودۆخی نێوان هەرێم و بەغدا گرژی تێکەوتەوە بۆ مای ئەوەی کارەکان ئەو لیژنەیە بوەستێ. بەڵام هەموو جای وەکو حکومەت وەکو هاوڵاتی وەکو ڕاگەیاندن وەکو قیادەی سیاسیش وتومانە دەمانوت دەیڵێنەوە کە مادەی 140 هەتاکو دەستوری عێراق مابێ هەتاکو مادەی 140 جێبەجێبێ ئەو مادەیەکی دەستوریە هەمیشە حکومەت داکۆچی لەوە کردووە بە تایبەتی جەنابی سەرۆکی حکومەت زۆر جاوتوێتی کێشەی ئێمە لەگە بەغدا کێشەی موچە و بودجە و پارە نیە کێشەی خاک و سنوورە. ئەو کێشەی خاک و سنوورەش ئەمە قسەی جەنابی سەرۆکی حکومەتە گوتوێتی بێ بە دیالۆگ و بە حیوار چارەسەر بکرێ بە پێی دەستور لە بەرنامەی حکومەتی خۆشی کە ئەعلانی کرد لە 3 ساڵی پێشوو ئەمەی دووپات کردوتەوە. هەمیشە قیادەی سیاسی سەرۆک بارزانی جەنابی سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت داکۆچیان لەوە کردو کە ئەم مادەیەکی زۆر هەستیارە کێشەیەکی زۆر لە عێراق چارەسەرەکە مافەکان نەگەڕێتەوە بۆ کوردەکان بۆ عەرەبە دەرکراوەکان بۆ تورکمان و بۆ کریستیانەکان بۆی داکۆچیان کردو. ئەمە کە ئێستا هەیە ڕێکەوتنێکی باشە هیوادارین وەکو ڕێکەوتنەکانی پێشوو نەبێ کە حەبرن ئەلەوەرەق نەبێ هەنگاوی جدی بدەن بۆی ئەم ڕێکەوتنێ جێبەجێ بکرێ کێشەکان چارەسەر بکرێن کە ئەو کێشەیە چارەسەر بوو زۆربەی کێشەکانی نێوان هەرێم و بەغداش چارەسەر بێ کارایی لەسەر هێمنایەتی ناوچەکەکە لەسەر عێراقەکە لەسەر کوردستانەکە لەسەر هێمناتی ئیقلیمیشەکە. بەڵێ وەک وەزیری داد باسی کرد لە ڕێکەوتی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لە پێکەنانی کابینەی نوێمایەکێک بوو لە مەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو لیژنەیە کارا بکرێتەوە مادەی 140 جێبەجێ بکرێت. ئەمە تا چەند گرنگ بووە کە حکوومەتی هەرێم ئەمەی خستۆتە یەکێک لە خاڵەکانی لە پێکەنانی حکوومەتی عێراقدا. خۆی لە دوای ڕوخاندنی ڕژێم کۆمەڵێ مافی زەوتکراوی خەڵکی کوردستان هەبوو قیادەی سیاسی ئەو مافانەی هەموو خست بە ڕوو ئەو کارەساتانی بەسەر کوردستانەوە هاتبوو لە ڕابردوو هەمووی خست بە ڕوو بە هاوکاری هاوپەیمانان UN خێرخوازان لێکتێگەیشتن لە بینی عێراقیەکان و خەڵکی کوردستان هەبوو. ئەو لێکتێگەیشتنە لە مادەی 58 یاسای بەڕێوەبردنی دەوڵەتی عێراقی ئەو کاتێک جێگیر بوو تەنانەت خاڵێکی زۆر گرنگیشی تایە ئەو خاڵە ئەڵێ هاتوو چکە پێشتر دەستکاری سنووری ئیداری پارێزگەکان کراوە بە تایبەتی ئەوانەی کوردستان کە ئێمە بە تعریبمان ناو بردووە. دەستکاری سنوور یەکە لە شاڵاوەکانی تعریب لەوێ هاتووە ئەڵێ ئەبێ ئەو دەستکاریە نمێنێ ئەگە هاتو حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستان نەگەیشتە نەتیجەیەک نەگەشتە ڕێکەوتنێک داوا لە UN بکەن ناوبژوانێکی نێودەوڵەتی دەستنیشان بکە بۆی مشکلی حەل بکە. لە مادەی 140 لە پێشەکیەکەی ئەڵێ ئەبێ بگەڕێنەوە بۆ مادەی 58 قانونی ئیدارەت دەولە بۆی ئەوەی لێوە هاتووە لەوێ تەواوی بکەین ئینجا پرۆسەکانی 3 قۆناغا ئاساییکردنەوەیە سەرژمێریە ڕێفراندۆمە ئەوە جێبەجێ بکەین. بۆی ئێستا کە باسی ئەو مادەیەکەین ئەو مادەیەکی حساسە وکو باسم کرد پێشتر زۆر گرینگە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان حکوومەتی کوردستان و بەغدا تەسیری لە وەکو باسم کرد ئەمنە ئاسایشی ناوچەکە هەیە تەسیری لەباری ئابووری هەیە لەباری بازرگانی هەیە لە زۆر ڕۆ تەسیر هەیە لەسەر ئەوەی حکوومەتی کوردستان لە پێش دەستورەکە کە ڕێککەوتونە مادەی 58 وەکو چارەسەرێک بۆ ئەو کێشانە ئیمزا کردووە و دوای ئەوەش ئەو مادەیە گوازراوەتەوە بۆتە مادەی 140 لە دەستوری عێراقی و ئێستش بە درێژایی ئەو ماوەی حکوومەتی کوردستان قیادەی سیاسی زۆریان داکەوکی کردووە کە ئەو مادەیە جێبەجێ بکرێت چکەوە مادەیەکی ڕەوایە مافی ڕەوای خەڵکی کوردستانە ناکرێ ئەو ناوچانەی کە زۆرینەی کووردە و تا ئێستا لەبەر ئەوەی بیر و بۆچوونێکی تند هەیە لە بەغدا لەبەرەوەی کەسانێک هەیە ئەجندایەکی دەرەکییان هەیە کۆسب دروستەکەن خەڵکە بۆ ئەندامی پەرلەمانی عێراق بە گوت من نمێش مادەی 140 جێبەجێ بێ کە مادەی 140 جێبەجێ نەبوو بارودۆخی ناوچەکە پەیوەندی هەرێم و بەغدا ئالۆزی تێکەوت بۆیە ئێستا کە ئێمە داکۆچی لەو مادەیەکەین و لەو ڕێکەوتنش کە هاتووە لەگەڵ
لایەنە سیاسیەکانی عێراق سەرۆکوەزیران مبارەکەی کردووە کارێکی زۆر باشە ئیشەڵا بەرەو جێبەجێکردنی لەم چەند ساڵی ڕابردوودا تعریبێکی زۆر هەبووە عربێکی زۆر هاوردەی و ناوچە کوردیەکان کراون لە خانەقین و دەوروبەری تا کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کەرکووکیش کاراکردنەوەی ئەم لیژنەیە دەتوانێت لە سەرەتاوە ئەم تعریبە ڕابگرێت دوای دەستکا بە بیان گەڕێنێتەوە ئەگەر نیەتێکی پاکە بێ لە بەغدا ئەگەر بەغدا بتوانێت بێتە خاوەن بڕیاری سیاسی خۆچکە بەداخەوە خۆتان نەزانن دەستێوەرداین دەرێکی زۆرە لە بڕیاری سیاسی عێراق پێم وایە ئەتوانێت بەس نابێت پەلە بکەین بێ قۆناغ بە قۆناغەوە بکەین یەکەم جار کە ئەڵێ کارەکردنەوەی ئەو لیژنەیە من لەگە حکوومەت باسم کرد و لێرەش دووبارە پێشنیارەکەمەوە با ئەمجا سەرۆکی ئەو لیژنەیە وەزیرێکی کوردی بێ لەبەرەوەی لە ڕێنمایەکانی ئەو لیژنەیە ئەڵێ وەزیرێکی عێراق ئەبێتە سەرۆکی ئەو لیژنەیە با ئەمجا وەزیرێکی کورد بێ دووەم ئەو لیژنەیە لە خەڵکانی پسپۆر و شارەزا پێک بێت سێم بودجەیەکی وای بۆ دیاری بکرێت کە بتوانێت کارەکانی خۆی بکە کۆسپۆتەگەری بۆ دروست نەکرێت تەفسیرات و تەویلات بۆ بەندەکانی دەستور و ڕێنمایەکان نەکرێت چوارەم ئەو لیژنەیە هەشت لیژنەی فەرعی هەیە سیانی لە کوردستانە لە خانەقین و کەرکووک و شەنگارە پێنجەکەی تر لە ناوەڕاست و خوار و عێراقە نابێ ئەو مەشاکلانی لە کوردستان هەیە ببەسترێتەوە بۆ مەشاکلانی لە خوارەوە چکە مەشاکلەکان وەکو یەک نییە بۆیە بەڕێی من ئەو لیژنەیە کە لەسەر ئەساسێکی باش بە نیەتێکی باش پێک بهێنرێتەوە لە خەڵکی پسپۆر و ئیمکانەتی باشی بۆ دیاری بکرێ قەنەعەتم وایە یەکەم وەکو جەنابەت فەرمووت ڕێگری لە چیەکە لە بە عەرەبکردن ئەو خەڵکانی کە وافدن هاتوونە پارەشیان نەڕۆشتونەتەوە یەکەمە بێ ئەوانە پارەیان گرتو هەندێک ڕۆژ بن و ئێستا هاتبنەوە هاتوونەتەوە لەم ماوەی 16 ئۆکتۆبر بەدەوە هاتوونەتەوە دووەم زەویزاری ئەو خەڵکانەی زیانیان پێگەیشتووە لە بڕیارەکانی بەناو مەسی قیادی سەوری عێراقی ئەم جارش لە اتفاقم حکوومەتە هاتووە ئەو بڕیارانە ڕەت بکرێنەوە کە ئەو بڕیاران ڕەتکرانەوە خاوەن زەوی ئەگەرێتەوە سەر زەویەکەی خۆی وەوەی نیزاعاتی مەلەکیش مولکیش خانووی داگیر کراوە زەوی داگیر کراوە بگەڕێتەوە ئەگەر لیژنەیەکی پسپۆری خاوەندە سەڵاتی شارەزا جورئەت بە خۆی بدا سەرۆکوەزیران هاوکاری بکە لایەنە سیاسەکان عەرقەلیەوە دروست نەکەن من پێم وایە هەنگاو بە هەنگاو ئەتوانێ ئەو مادەیە جێبەجێ بکات و حەق بۆ خاوەن حەق بگەڕێتەوە هەر بۆ ئاگاداری هەموو خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیش مادەی 140 تایبەت نییە بە کورد مادەی 140 تایبەتە بە تورکمان تایبەتە بە عەرەب بە شیعە بە سونە تایبەتە بە کوردیشەوە دوای من لێرەوە زۆر لە ڕاگەاندنەکان پرسیار لێرەش پرسیارەکەم ئەوانەی ئەڵێن ئەم شارانەی دەرەوەی ئیدارەی هەرێم کە مەشمولەوە مادەی 140 ئەگە ئەڵێ ئەم شارانە کوردی نییە زۆرنەی کورد نییە ئەی بۆ کۆسب دروستەکەن لە بەردەمەوەی ڕێفراندۆم لەوێ بکرێ ئێمە دڵنیاین ئەم ناوچانە کوردستانیە زۆرینەی کووردە لە ڕێفراندۆمیش سەرکەوتووە بین ئەگەرێت سەر هەرێمی کوردستان بەڵام تا ئێستا نیەتێکی پاک نەبووە کە ئەو مادەیە جێبەجێ بکرێ بۆی ئەو بڕیارە بدرێ لەوانەیە ئێستێکی هەوڵی تعریبکردن شەیە ترسیان لەوە نییە کە کورد زۆرینەیە ئەگە عەفوم بکەی لەوانەیە سە پرسیارە بکە بڵێت تۆ چۆن نەزانی ئەو ناوچانە زۆرینەی کوردیە کاکە 4-5 هەڵبژاردن لە عێراق کرا لە هەموو هەڵبژاردنەکان کورد ڕقەمیەکە لەو ناوچان ئەمە یەک لە بەڵگەکانە کۆمەڵە بەڵگە و دیکۆمنتی مێژووی هەیە زۆر شت هەیە کە باسی کوردستانێتی ئەو ناوچانە کە هەتا لە نەخشەکانی سیاسی دەوڵەتی عوسمانی کاتی خۆی هەیە لە مەنهەجی عێراق قوتابخانەکانی عێراق لە ساڵی سیەکان لە مەنهەجی خوێندن دەنازم سەرەتایە ناوەندیە کە باسی کەرکووکە ئەڵێ کەرکووک شارێکە زۆرنەی کوردیە مەنهەجەکە ماوە لە ئەرشیڤی ئێستا هەیە بۆیە بۆ دانوستان لەگەڵ بەغدا لە مادەی 140 من پێشنیارەکەم ئەو بەڵگانە هەموو کۆ بکرێتەوە ئێمە تەنها بە دیعا ناکەین ناوشرەمە کرابوو بەڵگەی باش کۆکرابەوە بەڵگەی باش کۆکراوەتەوە ئێستش بەڵگەی باشەیە دۆسیەی باشەیە پێویستی بە خەڵکی باشەیە بەڵام وەختی ئێمە تەسەوڕ نەکەین مادەی 140 بە 6 مانگ جێبەجێبێ یا بە ساڵە جێبەجێبێ دووبارەیەکەمەوە ئومێدەوارم سەرۆکی وەزیران لایەنە سیاسەکانی عێراقی تەجروبەیان لەو ماوەی ڕابرد وەرگرتووە تەجروبەیەکی تاڵمان هەیە کە مادەی 140 جێبەجێ نەبوو کە حەساری اقتصادیان خستە سەر کوردستان عێراق ئاشتی بە خۆی نەبینی وەزی عێراق تێکچوو وەزی منتیقیە تێکچوو وەزی کوردستانیش تێکچوو بۆیە جێبەجێکردنی مادەی 140 زۆربەی کێشەکانی ناوخۆی عێراق چارەسەرەکە خۆی بڕیاردان بۆ کارەکردنەوەی دەرخستنی یاسپاکێکیش نییە خۆی ئێستا پێم وایە سوود لە
ئەزمموی تاڵی ڕابردوو وەرگیراوە ئەمجا بە شێوازێکی باشتر لە جاران هاتوورەتە پێشەوە لە ئیتیفاقەکەش ڕەنگی داوەت و ئیتیفاقە سیاسەکە و بۆتە بەشێک لە منهاجی حکومی سەرۆک وەزیرانیش پێم وایە هەنگاو بە هەنگاو ئەم جارە باشتر بەڕێوە. بەڵێ باس لەوە کرد پێویستی بە بودجەیەکی باشە و بودجێ ئەرکی حکوومەتی عێراقە دابینیکە؟ ئەکید کە حکوومەتی عێراق بڕیاری داوە ئەو لیژنەی کارا بکرێتەوە باسی قەرەبووەکە ئەگە بگەڕن بۆ ئەرشیفی ساڵانی ڕابردوو لیژنێکی پسپۆرت دابنیشە لەگە وەزارەتی دارایی ئەتوانین تەخمین بکەن کە بودجە چنێکمانێ بۆی ئەو مادەیە جێبەجێ بکرێ و قەرەبووی خەڵکەکە بکرێتەوە. بەڵێ بودجەکی دیارێکە هەرێ حکوومەت عێراق دیاری بکە. بەڵێ ئەوانەی کە هاتوون ڕێکێکی یاسایی هەیە بتوانن بیانگەڕێنەوە هەیە قەرەبووی وەرگرتووە ڕۆشتە و جارەتر هاتوێتەوە. دوو ڕێگا هەیە. یەکیان ئەوەیە حکوومەتی عێراقی لە ڕێگای دەستگە پەیوەنددارەکان و ئاگادار ئەو خەڵکانە کە یەک لەوان جنسی و نفوسە کە هیچ پتاقەی بایعیە وزارەتی ناوخۆ و دامودەزەکانی وزارەتی ناوخۆی ئاگادار ئەو خەڵکە بکاتەوە کە بگەڕن شوێنەکانی خۆیان چکە پارەی وەرگرتووە. هی دووەم ئەوەیە خەڵکی ناوچەکان و حکوومەتی کوردستانیش لە ڕێگای نوێرەکانیەوە شکات لە هەر کەسێک کە پارەکەی وەرگرتووە و هاتوۆ بێ غەرامە بکرێ بێ وەڵێ مساعلێکی قانون لەگەڵ بکرێ. ئەمە دووەمە. هی سێمیش باشترین حەل بۆوە چییە؟ خۆشبەختانە بڕیار دراوە هەڵبژاردن لە ماوەیەکی نزیک لە هی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت. یەک لەوانە ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ئەو وەختە بێتە ئەرکی فراکسۆنی کوردی ناو ئەنجومەنەکان بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و شەنگار و خانەخین و شارەکانی تریش کە بگەڕێمەدا ئەو کەسانەی کە پارەی وەرگرتووە چەک هەیە دۆسیە هەیە ئەرشیف هەیە پارەی وەرگرتووە بگەڕێنەوە گەڕاوەتەوە ناوچانە لە ڕێگای دامودەزگای وزارەتی ناوخۆ لە ڕێگای پۆلیس و تەبلیغ بڕۆ بۆی بگەڕێتەوە. ئەوانشی نەگەڕێنەوە گەر وەریان نەگرتی بێ قەرەبۆکە قەرەبۆکان پێ بدرێ ناچار بکرێن کە بگەڕن جارێتر کە هاتنەوە تووشی موسالی قانونی بن. بەڵێ بەڕێز دژوار فاک بەرپرسی بۆردی مادەی 140 لە ستۆدیۆ ئامادە بوویت. سوپاس بۆ شرۆڤ و ئامادەبوونتان. بەخێرات. زۆر سوپاس.